خۆشەویستانی مە لە هەر کوێیەک بینەری پرۆگرامەکە ئێمە جوانترین سڵاتان لێبێت دەم کاتتان باشی وادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمێوارێ بارمەتی هاوکارانم لەم پرۆگرامە نوێدا لەگەڵتانە بۆ ئەم ڕۆژ بێگومان میوانێکی عزیز و خۆشەویست لە ستودیۆ لەگەڵمدایە کە باز لە پرۆژەیەکی شێوەکاری ئەکەین لە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا و هەروە لە ئێستاە کە سەردەمی کۆرۆنایە بادیدێکی نوێەوە ئەم پرۆژە شێوەکاریە جێبەجێ ئەکرێت کە ناونیشانی پرۆژەکەش یەکەمین پێشانگای نێودەوڵەتی شێوەکاری تەلەڤیزیۆنیە کە بۆ یەکەمین جارەکە پێشانگایەکی نێودەوڵەتی بۆ شێوازە یاخود بە تەکنیکێکی جیاواز و بە شێوازێکی کارکردنی جیاواز ئەکرێتەوە بێگومان ئەم پێشانگانە دەوڵەتیش ناوەندی حەوت ڕەنگە کارەکانی خسۆتە ئەستۆی خۆی کاک بەختیار سەعید وەکو بەڕێوەبەری ناوەندی حەوڕەنگە وەکو سەرپەرشتیاری پرۆژەکە کاری کردو بۆ ئەم پرۆژەیە و هەروە ماندوو بووە بۆی ئەم پرۆژەیە بە ئەنجام بگەێنرێکەوە بڕیارە لەیەکی دەوە ئەم پێشنگانە دەوڵەتیە بکرێتەوە لە شاری سلێمانی هەتاکو دەیدا بەردەوام بێت بێگومان هونەرمەندانی شێوەکار لە چەندین وڵاتی جیاواز بەشدارن لەم پرۆژە نێودەوڵەتیەیە کە من بۆی زانیاری زیاترمانە بێت لەسەر پرۆژەکە وهروەها مەرجەکانی بەشداریکردن لەم پرۆژە نێودەوڵەتیە و کارەکانی بە شێوەیەکی ورتر دەچمە لای کاک بەختیار دووبارە بەخێر بێت جارێکی تر زۆر خۆشحاڵ بووم کە لەم پرۆگرامە پێکەوە شاد بوونەوەی باس لە کار و پرۆژەی نوێی تۆ بکەین. زۆر سپاس بۆ میاندارێکتان هیوادارم سەلامت بن. زۆر سپاس بۆ تۆش. کاک بەختیار ڕاستە بەهۆی کۆرۆناوە ئێوە ژۆک و ناوەندی حەوڕەنگە و بەڕێوەبەری ناوەندی حەوڕەنگە لە کۆمەڵێک کاری هونەری دابڕان کا بەداخەوە کا پلانتان بۆی هەبوو کا جێبەجێ بکەن بەڵام نەکرا. ئەمەوێت لە هەواڵێکی ناخۆشیشەوە یعنی دەست پێ بکەین دواتر بێنە سەر ئەم پرۆژە گرنگ و گەورەیە باز لە ناوەڕۆکەکەی بکەین ئەویژەوەیە کە بەداخەوە ئیتر ناوەندی حەوڕەنگە داخرا. پێم خۆشە خۆت هۆکارەکەی بۆ بینەران ڕۆبگەیتەوە بۆچی ناوەندی حەوڕەنگە لەمە دوان نامێنێت؟ دیارە لە ماوەی 5 ساڵی تەمەنی ناوەندی حەوڕەنگە ئەتوانم بۆکو ناوەندێکی ئەکتیڤ لە سەراسی باشووری کوردستان ناوی بێنم. ئەم ناوەندە توانی زیاتر لە 200 پێشانگای تایبەت و هاوبەش بۆ هونەرمەندان بکاتەوە توانی ببێتە خاوەنی کۆمەڵک پرۆژەکە پێشتر لە سەراسی باشوور نەکراوە. ئێمە توانیمان هونەری کاری کاتێک جارێکە زیندوو بکەینەوەیە توانیمان لەسەر ئاستی شاری سلێمانی دواتر هەرمی کوردستان و دواتر کوردستانی گەورە و دواتر بۆ نێودەوڵەتی بەرین. توانیمان کۆمەڵە وڵات بە سلێمانی و بە کاری کاتێرستانی کورد بناسیێنین و بە پێچەوانەشەوە. دواتر توانیمان فستیڤاڵێکی تایبەت بە فۆتۆ کە بۆ یەکەم جار بوو لە باشووری کوردستان لەسەر ئاستی کوردستانی گەورە دروستکەین کە لە ڕۆژی فۆتۆی جیهانیە 100 فۆتۆگرافەر بەشداری تیا کرد. بەتە ئێمە کۆمەڵێک هەنگاومان ناکە هەنگاوەکان ئەکرێ لە مێژووی گۆڕانکاریەکان یاخۆت هەنگاوەکان بۆ باشترکردنی کاری هونەری لە باشووری کوردستانە ئەتوانم بە شانازی بەڵام حەوڕەنگە بەشێکی زۆر باشی بەرەکەوێت. ئێمە ڕاستە کۆمەڵک شوێن هەبوو کە بڵێن سەپۆرتی هەندێک لە کارەکانیان بۆ کردیان بەشێک لە کارەکانیان بۆ کردین بەڵام دوجار ئێمە لە کۆی کارەکانمان کەوتی نەژێر باری داراییکی خراپەوانە کە تروردەوردا کۆڕۆناشی بەسەرا هات لەگەڵ کۆڕۆناشە کۆمەڵک هاوکاری نەکردنیا خود بەڵام ڕۆبەڕووبوونەوە لەگەڵ ناوەندی حەوڕەنگە بۆ پێی کە ناوەندێکی ئەکتیڤ بووە بەڵام بەداخەوە هەم لەسەر ئاستی با بڵێن وەزارەتی ڕۆشنبیری هەم لەسەر ئاستی ناوەندە هونەریەکان و کولتوریەکانیش بەڕاستی بەداخەوە هیچیان نهاتنە پێشەوە کە ئێمە لەو کێشانە ڕزگار بکە کێشەی دارایی بوو بە بەشێکی لە ماوەی ڕابردووشا کاک بەختیار زۆربەی کارەکان توانای بڵێن هەر هەمووشی وەکوکردنەوەی پێشانگاوە هەروە ئەو پرۆژانەی کە ئەو کرد وەکو دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان کوردستان و بەتایبەت شاری سلێمانی وڵاتانی دەرەوە کە ئەویش بۆەوەی کە کاری جوانتر بکرێت و هەروە بیرۆکەی جیاوازتر و فراوانتر بێنێتەکەیەوە لە ڕووی کای هونەریەوە زۆربەی کارەکان لەسەر ئەستۆی خۆت بوو. بەڵامی تر بێگومان ساڵ لە دوای ساڵی ژانی ئەو توانایی تۆ بەتایبەت لە ڕۆمادێکەوە کە ئەو سەپۆرتە مادیە زۆر گرنگە بۆ کارە هونەرەکان ئەگەر تۆ ئەو توانە مادیەی خۆت کە تا ئێستا خستۆ دەگەڕوە هەروە ئەگەر و سەپۆرتۆش نەمێنێت ئەتر بردەوەدا پێم وا بێتر کارە هونەرەکان ئەوەی کە لە تۆمەحی توایە ئەوەی کە ئەتەوێت بیکەیت ئەوە بۆ ناکرێت. بەڵێ ئێمە بەرنامەی ئەومان هەبوو کە بڵێن بۆ ساڵی 2020 لە کۆمەڵک شوێنەوەانە لە ڕێی پەیوەندی تایبەتەکانی حەوڕەنگە بتوانین پێشەنگا بەرینە دەرەوە ئەوانیش داوەتکەین بۆ سلێمانی جارێککە بۆ نمونە ئێمە بڕیار بوو پێشەنگایەکمان لە مۆسکۆ هەبێت پێشەنگایەکمان لە ئەڵمانیا هەبوو پێشەنگایەکمان لە ئەمستردام هەبوو لەمان کاتا لە دانیمارکیش هەموومانە لە ڕێگەی لینکی تایبەتی حەوڕەنگەوە بوو
توانیمان هەم ئەوان داوەتکەین بۆ سلێمانی ئێمەش بچینە لای ئەوان کەواتە تۆ توانی لە ڕێگەی کاری هونەریەوە باشترین جۆری پەیوەندی نێوان میلەتەکان وڵاتەکان دروست بکەیت هەمووشی ئەمانە ئەگەرەکان بۆ جێبەجێکردنی تەنها حەوڕەنگە خۆی بووە ئێمە ستافەکەمان زۆر گەورە نەبوو ئێمە تەنها 2 کەس بووین بەڵام بە 2 کەس توانیومانە بەقەدەر دەستگایەکی گەورە کە لەشکرێکی لە دواوەیە کە لایەنێکی مادی زۆر گەوری لە پشتەوەیە توانیمانە کاری زۆریش بکەن بڵێ بەدڵ خۆشیەوە لە وڵاتەکانی دەور و پشت کارمان کردو لە وڵاتەکانی ئەوروپا ناسانومانە توانیمانە زمینەیەکی وا دروستکەین کە بڵێن زمینەیەکی زۆر باش بووە بەڵام کاتێککە کەوتینە ناو کێشەکەوانەیە بەداخۆ کەس نەهات بە دەنگمانەوە بەڵکو ئیهانەش کراین لەسەر جۆری کارکردنەکانمان لە هەموو شوێنێک کە زۆر کارەکەیت ڕزلێنانت پێشکەشەکرێ هەلی باشترین کارت بۆ دروستەکرێ بەڵام بەداخۆ لە کوردستان کە زۆر کارەکەی تۆ کێشەیت ئەبێت بەرەو ڕۆت ببنەوەنە و ڕادگرن چونکە کاتە زۆر کارکردن کە کەسێکی ئەکتیڤ و چالاک بیت کاری هوەری زیاتر بکەیت ئەتر ئەبێتە مای کێشە و کێشە بۆ دروستەکان دەقاودەق ئەو قسەیە ڕاستە چونکە کە تۆ زۆر کارەکەیت وەستانی ئەوان دەرەخەیت بەڵام کە تۆ وەستایت تۆ ئەو هاوسەنگە بیکەواتە هیچ کێشێک بۆ ئەو دروست نابێت ئەنی تەنەت بەڕۆ ڕووی من نەبوونەوەیانە چییە؟ ئەتێ پێشبڕکێ لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بکەیت کاکە من پێشبڕکێ لەگەڵ هیچ شوێنێک ناکەم من هەستەکەم کۆمەڵک پەیوەندیم هەیە کۆمەڵک ئەکتیڤێتیش مەتوانم کاری لەسەر بکەم و تەنها لە ڕێی پەیوەندی شخصی خۆ ئێستا ئەمانە بوونە کێشە کە بڵێن ئێمە بیلەوە بکەینەوە نایتر ئێمە توانای با بڵێن تحملی ئەومان نییە کە بڵێن درێژە بە کارەکانی حەوڕەنگە بێن ئەمڕۆ ئەو ڕۆژە بوو کە بڵێن حەوڕەنگە داخرا بەڕسمی هەچانە بڕیار بوو لە کۆتایی 2020 بێ بەڵام تر ئەوە نیە کێشەی مادیە کە بەڕاستی ئەوەندە زەق بەوە لەسەر من کەم توانان حەوڕەنگە داخرا بەڵام حەوڕەنگە وەکو شوێن داخراوە بەڵام وەکو کاری چالاکی درێژەی هەیە کارکردنی خۆتان بەردەوام بۆ نمونە ئەوەی کە هەوڵمانە بۆ ئەکتیڤکردنی بڵێن بە کەلتورکردنی کاری هونەری کوردی درێژەی هەیە بەڵام لە کۆی ساڵەکە وەکو ساڵەکانی کە لەوانەیە نتوانین ئیش بکەن 2-3 ئیشەڵە بژێرین من ئیمانم وا هێناوە ئێستا کارەکانمان لە دەروی کوردستان بێت ئێمە بچینە ناو دنیاوە دنیاش بێنینە ناو خۆمانەوە ئێمە کرێت کاتێک کە پرۆژێک لەگەڵ بۆ نمونە وڵاتێکی وەکو فەڕەنساییان ئەڵمانیان هەر شوێنی کەیاکەین تەجروبەی ئەوان سوودمەندی لێوەرگرین خۆشمانیان پێ بناسین کە ئێمە وەکو میلەتی کورد لەم بواری ئایا پیکەرە ئایا سیرامیکە یاخود نیگارکێشانە ئەمە ئاست و تەکنیک و ستایلی کارکردنی ئێمەیە ئەم دوو میلەتە ئەم دوو گروپە هونەریە کە تێکەڵاوە بێت بە دڵنیاییەوە سوود بە یەکتر ئەگەیەنن هەم لە ڕووی ئەدای جۆری بیرکردنەوە لامان کاتە لە جۆری تەکنیکی کارکردنەوەوانە ئەگەر ئێمە بێن کار لەسەر ئەمە بکەین لەو بڕادەم ئەتوانین لە ساڵانی داهاتوە بچینە ناوەندێکی هونەری گەورەی جیهانیەوانە بن منە ساڵانە لە ئەڵمانیا گەورەترین پێشانگای تابلۆ هەیە هەتا ئێستا ئەوەندەی کە من ئاگادار بم یەک هونەرمەند لە باشوور بەشداریتیانە کردووە بۆ بەشداریمان نەبێت بۆ نتوانین لینکە لەگەڵ ئەمەیە دروست بکەین کەواتە ئێمە پێویستمان بە لینک دروستکردن لەگەڵ دەرەوەی خۆمان ساڵی ڕابردوو بوو من داوت کرام وەکو حەوڕەنگە بۆ ئێران لە تاران مەزادی فرۆشتنی تابلۆ هەبوو بۆ یەکەم جارە ناوەندێکی هونەری لە باشووری کوردستان داوەتی ئەم مەزادی فرۆشتنی تابلۆیە بکرێت ئێهە لە توانیمان لەگەڵ کۆمەڵە ناوەندی هونەری کاریکاتێر و فۆتۆ و بواری جیاوازە بەستم بۆ کاری داهاتووتر لەوێ شوێنێکی لێ بوو سەپۆرتی کاری هونەری لە ناو ئێران و دەرەوە شایع کرد ئێمە ڕێکەوتین کە باڵێن دیداری کاریکاتێری داهاتوومان کە لەسەر ئاشتی بوو وتی ئێمە سەپۆرتی هەموو کارەکانەکەن تان لە کۆی ئێرانیشا بڵاویەکەینەوانە کە بڵێن پێشنگاکان لە شارە جیاوازەکان بکرێتەوە دواتریش ئەتوانین ببینە دەرەوەی ئێرانیش زۆر باشە من بەداخەوە بۆ داخستنی ناوەندی حەوڕەنگە چونکە لە ماوەی ڕابردووە بڵێن ئەو پەیوەندی کۆنتاکتەمان هەبوو کە کار و پرۆژەی ناوەندی حەوڕەنگە هەمیشە لە ڕێگەی پرۆگرامەکە و باسی بکەین و بە بینەرانی ئاشنا بکەین ڕاستەوەکو خۆت وتێ ناوەندی حەوڕەنگە داخرا بەڵام کارەکانی بەردەوامە بێت بە هەروەها ئەو ئەرکێکی خستاندە سەر شانی خۆتانەیش بە کەلتورکردنی وێنە و هەروە تابلە و کارە هونەرەکانە ئێوە لەسەر ئەم ڕێبازە بەردەوامە بن من هیوای سەرکەوتن و بەرداوای بۆ کاک بەختیاریان بێگومان ئەو پرۆژانەی کە باسە کرد ئەو پردی پەیوەندی کە باسە کرد وای کردووە کە
بۆ نمونە ئەم پرۆژە نوێیە کە ئێستا وەکو پرۆژێکی نوێی شێوەکاری وەکو یەکەمی پێشانگای نێودەوڵەتی شێوەکاری تەلەڤیزۆنی بەرهەمی ئەو کارانەی ڕابردوو بێت و لە ئێستا پێم خۆشە بێنە سەر باسکردن لەم پرۆژە نوێ و هەروە بیرۆکەی ئەم پرۆژەیە چۆن دروست بوو کاک بەختیار؟ ڕاستەکەم بیرۆکەکە لەو کاتای هاو کە من داڕووخابووم هەر بەڕیاری ئەوەش ما بکە بڵێنتر تەواو من واز لە هەموو کارە هونەرەکانێنم بە سوپاسێکی زۆرەوە بۆ برای خۆشەویستم کاک عەبدولسەلام عەبدوڵای کێکە لە شێوەکارە زۆر دەست ڕەنگینەکانی ڕۆژاوای کوردستان کە ساڵی ڕابردوومە پێشەنگایەکمان بۆ کردەوە لێرە ئەو زۆری لێکردم کا بێم کارە پێکەوە بیکەین بیرۆکەی کارەکە بۆ کاک عەبدولسەلام گەڕێتەوانەکە ئەو توانی بۆ خۆی چەند ساڵێک لە ئیتالیا و فەڕەنسا و وڵاتی جیاواز ژیاوە لینکێکی زۆر باشی هەیە ئێتر زۆری کردوتی ئەبێ ئەمیشە بە یەکەوە بکەین ئێشەکەمان بڕیار یا کە پێکەوە بیکەین ئەو لە ڕێگەی خۆی و منش لە ڕێگەی خۆمان دەستمان کرد بە پەیوەندیکردن لەو هونەرمەندانەی کە ئێمە هەڵێ بژێرین بنەوەن لە ئێرانکی هەڵبژێرین لە عێراقی هەڵبژێرین لە هەرێمی کوردستانکی هەڵبژێرین کەوتینە پەیوەندی دروستکردن کارتی داوەتنامەمان دروست کرد بۆ ئەوەی کە بچێتە لای هونەرمەندەکان زۆرێک لە وڵاتەکان پێویستیان بۆ بیان وەکو لە ڕووی معنەویەوە زۆر بێ شوێنەکانیان مۆری بڵێن وەزارەتی ڕۆشنبیری یاخود ڕێخای هونەرمەندانی لەسەر بێت بەداخەوە لە سلێمانی من لە هەردووکیان بێبەش کرام کە هیچیان ئامادە نەبوون کە مۆری ڕێخای هونەرمەندان یاخود بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری بچێتە سەر نازانم بە ناچاری پەیوەندیم بە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەر لە هەولێر کرد بە سوپاسەکەوە کاک فەرهەنگ زۆر سوپاس یەکەم لێرەوە پشتگیری پرۆژەکەی کرد و مۆری بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێری لێدا ئێستا بە مۆری ئەوانەوە بە هەموو دنیاە بڵاو بەتەوانێت کە ئەوان سەپۆرتی لایەنی معنەوی پرۆژەکەکەن باشە بەردەوامی لە گفتوگۆکانمان دەچینە لە ناوبڕێکی کورت و دواتر ئەگەڕێنەوە بورتر باس لە پرۆژەکەکەین بینەرانی خۆشەویست دوای ئەم ناوبڕە لەگەڵتانە بەردەوامەبین باشتێکی خۆشتان بەو چەرمەوە دیلانی ڕفیقمە دیلان ڕفیقی تۆشە ڕفیقی تۆشە ڕفیقی منیش دیلان کێ؟ ئەمەیە کە خەڵک منی بینی نەمناسێتەوە یعنی شار وتم بە ئەم یاریە بۆستێنین ناوی دایکم لێنی ئەزانی من بۆ نەمردووم میوەی ئەو تەمەنی ئەژین هەر خەوتون بیرم نییە نازانم سفر بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ کاک بەختیار کە باس لە یەکەمین پێشەنگای نێودەوڵەتی شێوەکاری تەلەڤیزیۆنیەکەین کاک بەختیار کاتێک ناوەکە شوێنی ینی جیاوازە ینی ئەمە ڕاستە کە پێشەنگایکی نێودەوڵەتیە بەڵام بە بەرگێکی جیاواز یاخۆ زۆر جیاوازتر لەو کارانەی کە لە ڕابردووە کراوە بەبەستان لەمە چێکاڵی یەکەمی پێشەنگای نێودەوڵەتی شێوەکاری تەلەڤیزیۆنی ئەمە بیرمان کردەوە لەوەی کە کێشەی کۆڕۆنا هەیە کێشەی تێکەڵاو بوون هەیە لە من کاتە چۆن بیر بکەینەوەیە ئەو گۆڕانکاریانەی بەسەر شێوازی کارکردنی هونەرمەندانە هاتووە لە وڵاتە جیاوازەکانە بەهۆی کۆڕۆناوە چییە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی هێڵەوە لە ڕووی بابەتەوە ئایا دنیابینی هونەرمەندەکان بۆ کاری هونەری چەندە گۆڕانی بەسەرا هاتووە ئەمە بەشێکیانە بەشێکی شێوەیە کە جۆری نمایشەکە دامانناوە یەک ڕۆژ بۆ خەڵکی گشتی بێ ڕۆژی دووەم و سێم تەلەڤیزۆنەکان لە ناو هۆڵەکەیە بەرنامە دروستکەن بۆ ئەوەی خەڵک لە ڕێگەی تەلەڤیزۆنەکانەوە ئەو بەرنامانەی کە تەلەڤیزۆنەکان دروستەکان ببنە بینەری کارە هونەریەکان دواتر هەموو کارەکان کە ئێمە بە ئیمێڵ پێمانەگات فۆتۆی کارەکان ئێمە چاپیەکەین ئەوەی کە بێتە سپۆنسەری پرۆژەکە کۆی تابلۆکان ئەدرێ بە و ئایا ئەو ئەی بەخشێ بە خوێندنگاکان یاخود ناوەندە هونەری و کللتوریەکان بۆ هەڵواسین جارێکم ئەمەش جارێکی تر ئەمەش کە بێتە ئەو پامەی کە بڵێن حوڕەنگە کاری بۆ کاری هونەری ببێتە کللتور ڕاستە بەشێکی تری پرۆژەکە ئەوەیە کە ئێمە چۆن نتوانین لەگەڵ پەیوەندیکردن لەگەڵ هەموو ئەم وڵات و ناوەند و گروپە هونەریانە چۆن بتوانین لینک دروستکەین بۆ داهاتوو هەتا ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم دەتوانین بڵم 15 وڵات بەشداری کردووە
لەگەڵ سێ لە وڵاتەکانە بەرنامەمانداناوە بۆ دوای کۆڕۆنا کە بتوانین پرۆژەی کاتە دوای ئەم پرۆژەیە پرۆژەی باشتر و گەورەتریش بەدڵنیایی هەموو ئەوە بۆ ئەو لینکە گەڕێتەوە کە تۆ دروستت کردووە لە ڕابردووە ئەتوانم بڵم بەشێکی زۆری پەیوەندیەکان لەلایەن برای خۆشەویستم کاک عەبدولسەلامەوە کراوە کوتم ئەو چەند ساڵێک لە دەروی کوردستان ژیاوە لێرە زۆر سوپاس یەکەم کە جارێکە بۆ هۆکاربەوەی کەم جارێکە بگەڕێمەوە بەناوکاری ئەم پازە وڵاتە بێگومان جارێک کاتیش ماوە بۆەوەی کە بەدڵنیایی زیاتر لە وڵاتانی تر بەشداری بکەن بەڵێ ئەم ژمارە زیاتر بێت کە من ئەو کارانی کە تاسە پێمان گەیشتۆ لە هونەرمەندە کوردەکان یاخۆت بوارە جیاوازەکانەوە کاری زۆر ناوازەی تایە کاری زۆر جوانی تایە کە بەراوردی هەندێک لە تابلۆکان لەگەڵ وڵاتانە زیاتر کوێن کاک بەختیار لە وڵات عەرەبیەکانی تایە وڵاتەکانی ئەوروپایی تایە ئێرانی تایە عێراقی تایە کوێیتی تایە مصری تایە واتە وڵاتی جیاوازی تایە بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشە تەکنیکی کارکردنەکان هەمووی جیاوازە کاتێک وەکو وایە بزەوت تۆ بچیتە ناو پێشانگایەکەوە چەند تەکنیکێکی جیاواز ببینیت چونکە هەر یەک لە هونەرمەندەکان لە دنیا و فەزای خۆیەوانە کارەکەی دروست کردووە نەگەوە ئێستا بڵێن هەمومان لەم هۆڵە دانیشتین و تابلۆ کێشین و هەمومان دەرهاویشتەی ئەم هۆڵە ئەبێتە هۆکاری بڵێن تابلۆکانمان نە هەرێکان لە فەزاکەی خۆیەوە چۆن ئەڕوانێتە کۆڕۆنا یاخود باڵن کۆڕۆنای چۆن تەسیری لی کردووە لە جۆری کارەکانیە ئەمانە هەمووی ئەو دنیاەیە کە تۆ توانیت بناغی زۆر کاری لەسەر دروست بکەیت باشە دواتر بەرمونە وەکوتە تابلۆکان کە چاپەکرێت و ئەمانە و هەروە کۆمەڵێک چۆنەڵی نووسەر و ڕەخنەگریش لا وڵاتانی جیاواز چۆنەڵی بەشدارێکە یاخود لەسەر ئەم پێشانگای و کارە هونەریەکان ئەنووسن ئەمەش دواتر ئەبێ بە کتێبێک ئەوەش یەکێک لە پرۆژەکان بڵێن کۆی تابلۆکان بە سیڤی هونەرمەندەکانەوە دواتر ئەو بابەتانی کە لەسەر پێشنگاکە و تابلۆکان ئەنووسرێت ئەبێتە کتێبێک کتێبەکە بۆ هەموو بەشدار بۆکان لە ڕێگەی PDF و بۆیانە ڕات دواتر ئەم کتێبەکە لێرە ئەمێنێتەوە بوون منە بەتەبێت لە سلێمانی ئێستا ژمارێکی زۆر خەڵکی بیانی سەردانەکات لەوانە پێویستی بەوە بێت ئەو لینکە هونەریانی کە لەم شارەیە دروست بۆ کامەیە یاخود ئەو پەیوەندیە هونەری کە سلێمانی هەیەی لەگەڵ دەرەوەی کامەیە بوون منە بەتایبەت ئێستاکە سلێمانی لەلایانی نوسکەوە کە هەڵبژێراوەکو شارێکی ئەدەبی واتە هەلێکە بۆ هاتنە ناوەی خەڵکێکی بیانی ئێمە بەداخەوە کە من ئەو کتێبانی نەکە لە بواری هونەرە لە بوارە جیاوازەکانە کە بە زمانی غەیرە کوردی هەمان بێت چەند خۆشەتەوە میوانێکە دێ کتێبی کێیتە شتێکی تایە بۆ زمانی ئەو کە ئەوتوانێت بیخوێنێتەوە لی تێبگات کوردی تا عەربی تا ئەنگلیزی تا بڵێ کۆمەڵە کەسمان ڕاست پاردەوە کە بڵێن تابلۆکان کە کۆ بێتەوانێت ئەو بتوانێت بابەتی لەسەر ئامادە بکات هەشە هەر لێستەوە بڵێن لەسەر جۆری بیرکردنەوەی پرۆژەکە بابەدەنووسە بەبێەوەی بڵێن هیچێکی لە تابلۆکانی لەلا کارەکەشی بینی بێت بەڵام عقڵەتی ئیشکردنەکە بۆ دنیا بینیوانێ ئەو بڵێن نووسینەکە لەسەرەوە بناغەدانێت بەڕاستی ئەتوانم بڵم بیرۆکەیەکی زۆر باشە بیرۆکەکە ئەکرێت لە داهاتوە گەشەی پێ بدرێت ئەکرێت لینک و بەرنامەی زۆری لەسەر دابنرە بەڕاستی باشە وەکو کاتی ئارزی ینی پرۆژەکەش جارێداتانەوە لە سلێمانی بەڵامە بڕیارەکەوی بەنا هەولێر کاک بەختیار ئەم هیوادارم لە دوای سلێمانی بچێتە هەولێر و تەنانەت دوو هۆکیش بەڵام ترەکەوێتە سەرەوەی کە هاوکاری پرۆژەکە بکرێت بۆ هاتوچۆ و گەاندن و کۆمەڵە و پێداویستانی کە بۆ پێشنگایەک کە تۆ لە شارێکی بێ بۆ شارێکی تر باشە هەتاکو پێما بە 29 کات هەیە بۆەوەی کە بۆ نمونە ئەو هونەرمەندانی ئەگەشدار بن لە وڵاتە جیاوازەکانەوە کارەکانی خۆیان تەقدیم بکەن وەکو کاتی پرۆژەکەش دەستپێکی پرۆژەکە یەکی دەیە یەکی دە بڵێت تاکو دەیدا بەردەوامە بێت لە ئەم نەسوورەکە لەم نەسوورەکەی بەڵام تر ئەوەیە توانین ئەو زمینەیە دروستکەین کە بڵێن هەم خۆپارێزی تابێت لەمان کاتە بتوانین پرۆژەکە وابێت کە هەموو کەس ببینێت دەسەکان خۆشکاک بەختیاریان ئەگەر شتێک با بە لەسەر پرۆژەکە باسمان نەکرد بە بیرماچوو بێت فەرموو تەنها لێرە زۆر سوپاسی برای خۆشەویستم کە عەبدولسەلام عەبدوڵڵاکەم کە ئەو هۆکار بوو بۆ دروستکردنی ئەم پرۆژەیە ئەگەر ئەو نەوایە بەڕاستی پرۆژەکە دروست نابوو بەڵام هیوادارم پێکەوە وەکو دوو براوەکو دوو هاوڕێ توانین پرۆژەکە بگەینێنە ئاکام و دواتر ببێتە بناغێکی تر بۆ کاری داهاتووی
بۆ هونەری کوردی کە بناغەیەکی باش بێت. دەستان خۆش بە کاک بەختیارگیان بێگومان ئێمە ژەک و ڕاگەیاندن وەکو پرۆگرامی ئەمڕۆ هەمیشە لە خزمەتانین دووبارە بە هیوای سەرکەوتن و بەرداوامی بۆ تۆ وا دڵنیاشم کام پرۆژەیەکی زۆر جوان و سەرکەوتووە بێت. زۆر سپاس بینەریشی بین لە کاتی خۆیان. مەمنونم زۆر سپاس. دەستەکانە خۆش زۆر سپاس دووبارە بە تۆ. بەڵێ بینەرانی خۆشەویست دەچینە لای راپۆرتێک کە ئاویش مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی سەمای فریشتەکانە کە ئەم کتێبە لایەن کاک عەبدولعەزیز مەجیدەوە ئامادە کراوە کە باز لە مێژووی هونەری میلی و هەروە هەڵپەڕکەی کوردی ئەکات با پێکەوە بینەربین وەگەڕێنەوە. مەراسیمی ناساندنی کتێبی سەمای فریشتەکان کە باسی سەمای هونەری ملی و هەڵپەرچەی کوردی دەکا کە ئەم کتێبە کە ماوەیەکی زۆرە من خەریکی ئەو کتێبم بۆ ناساندنی ئەو بەرهەمانەیە کە باز لە سەما و هەڵپەرچەی کوردی دەکا هەم لە هونەری ملی هەم لە هەڵپەرچەی کوردی کە کۆمەڵێک هونەرمەند و کۆمەڵێک خەڵک لە ساڵانی هەشتاکان تا ئێستا خەریکی و خۆ کار دەکەن لەو بوارە منیش بۆ ئەوەی ئەو کشتە بۆ ئەرشیڤیە لە ناو کتێبخانەی کوردی هەستم بۆ یەکەم جارە کە من بتوانم کتێبێک لەسەر سەما و هونەری ملی و هەڵپەرچەی کوردی بنووسم ئەو کتێبە زیاتر گرنگی بە هونەری ملی دەدەم نەک هەڵپەرچەی کوردی لەبەرەوە بەشی یەکەم بەشی دوم کە تایبەتە بە هەڵپەرچەی کوردی ئیترە بە ئەو کتێبە کۆمەڵێک نووسەر و کۆمەڵێک هونەرمەندی گەورە کە لە ساڵانی ئەفتاکانەوە شەستەکانەوە ئیشیان کردو لە بوارە ڕاهێنەر و موزیکژنەوانە هەر هەمیان من وەک پرۆڤایل وەکو ناساندنیان وەکو مادی من چەند ساڵێکی کردویانە من هەر هەمیانم خستۆتە نێو ئەو کتێبە. خۆشەویستان ئێمە سپاس کە تا ئێستا لەگەڵمان نبوون بینەرمامە هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵیەوە بێت و سووتان لە بینی بێت هەتاکو سبەینێ با پرۆگرامێکی نوێ لەگەڵتان نبین ئێوارێکی خۆش و باڵتەڕە.